تیپی تازە پێگەشتوانیان هەولێر ئامادەکاری بۆ دیاری چوون واتنی پێشکۆتای خولی تازە پێگەشتوانی کوردستان دەکات. تیپەکە ڕوبەڕوویانە یاشتی پاڵەوانی وەرزی ڕابردوو دەبێتەوە و ئامادەکاریشی باشیشیان کردووە. تازە پێگەیشتوان یانەی هەولێر لە دوایین ئامادەکاریدان بۆ ڕوبەڕووبوونەوەی پاڵەوانی وەرزی ڕابردوو یانەی ئاشتی لە دوو یاری چوون و هاتنی پێشکۆتایی خولی تازە پێگەشتوانی کوردستان. لەگەڵەوەی تیپەکە لە توانەکانی ئەستێرە و گۆڵکارەکەی مستەفا قابیل بێبەش دەبێت بەهۆی پەیوەندیکردنی با تیپی لاوان لە خولی نایەبی عێراق. بەڵام ستافی ڕاهێنەران متمانەی تەواویان بە یاریزانەکانیان هەیە تیپەکە بەرەو کۆتایی ببن. ئاشیش فەریقەکی باشە، بەس ئەمن وا هەست دەکەم فەریقیمە باشتر بی، نەتایجیشمان باشتر بی، ئینتیزامان لە بینی خۆمان باشتر بی، یاریزانەکە زیاتر پێکەوە یاریان کردیان و ئامادەکاریمەش لەوانەیە باشتر بی لەبەرەوەی ئەمە دانە بڕاینە بۆ 4 مانگ 5 مانگ دەبی بیت شێوەیەک دانە بڕاینە و بە سیستەم و بەرنامە ئیشمان کردیان لە ئەو یارش زۆر بە باش خۆمان ئامادە کردیان. یاریزانەکانش باوەری تاوایە بە خۆیان هەیە، زۆر مرتاحین، نەفسێتیان باشە لەبەرەوەی ئاخری گەما ئاخر سەیاری کۆتایی دەتوانم بڕێم بە نەتیجەی زۆر باش بردیتمانەوە. دەستەی ئیدارەش یعنی بەڕاستی زۆر پاڵ پشتی منە، یعنی هەم مادیەن هەم معنەویان هەم لێشمان نزیکە. پێشتر دابڕانەکە بوو بەس ئێستا ئەو دابڕانە نەما لە نزیکەوە لەگەڵمان ئیش دەکەن، یعنی وەکو کادر تەدریبی لەگەڵمانن، وەکو ئیدارە لەگەڵمان، وەکو جمهور لەگەڵمانن. تیپی تازە پێگەیشتوان یانەی هەولێر لە قۆناغی یەکەمی خولی لاوان لەسەر ئاستی پارێزگای هەولێر و لە قۆناغی دومیش لەسەر ئاستی کوردستان دوای هەندرێنی هاوشاری بە پلەی دوم گەیشتە قۆناغا. تیپەکەش جیاواز لە هەموو یانەکانی دیکە بەردەوامی مەشق و ڕاهێنانیان هەیە و یاریزانەکان چەند ساڵێکە بەیەکەوە یاری دەکەن. سپاسی سەرۆکی یانە و دەستەی ئیداری و ڕاهێنەران دەکەین بەڕاستی زۆر لەگەڵ ئێمە مادوو چ لە ڕووی تەمرین و لە ڕووی کرێی هات و چۆ و مادی و معنەوی و لا ڕووی هەموو شتێکەوە. بەڕاستی بە حکمەوە ئێمە یاریەک بەر لەمە پێش سەرکەوتمان مسۆکەر بۆ ئەم قۆناغا ئامادەکاریێکی باشمان کردو بۆ یاری بەرامبەر یانەی ئاشتیکەیانەی ئاشتی پێکی بەهێز و پاڵان پار ساڵی خولەکەی و بەڕاستی ڕاهێنەر پلانی باشماندانەوە بۆم یاریێک دڵنیاشم سەر دەکەین و دەیبینەوە چاومان نازناوەکەی ئینشاءڵڵە ئینشاءڵڵە بەیانی بەسەرکەوتن یاریەکە دێنە دەرەوە و سەری خۆمان و نادیەکەمان و دەڕیبەکان و نادی هەولێر بەرز دەکەینەوە و نازناوەکە بە هەولێر دەگەڕینەوە ئینشاءڵڵە بە پشتیوانی خوای گەورە. الحەمدوللا ئەمە لە هەردوو قۆناغ بەسەرکەوتوی تێپەڕ بووین، ئەو قۆناغش ئینشاءڵڵە بەسەرکەوتوی تێدەپەڕین کە گەیشتنی چارگۆشەی زێڕن ئامادەکاریی باشمان کردێت ئەو قۆناغش کە سبەینێ لەگەڵ ئاشتی پاڵەوانی وەرزی ڕابردوو یاریمان هەیە. ئینشاءڵڵە بەسەرکەوتوی لە هەردوو یاریەکە سەر دەکەین لۆ کۆتایی خولەکە ئامانجوانبردنەوەی یاریەک هەیە بۆ دەزینانی خولەکە ئینشاءڵڵە بەسەرکەوتوی تێدەپەڕین. تیپی تازە پێگەیشتوان یانەی هەولێر لە دوو یاری چوون و هاتن لە ڕۆژی دووشەممە لەسەر یاریگای خۆی و هەینی لە شاری سلێمانی ڕوبەڕووی ئاشتی پاڵەوانی وەرزی ڕابردوو دەبێتەوە. براوەش دەگاتە یاری کۆتایی کەوا بڕیارە 15 ئەم مانگە لە هەولێر ئەنجام بدرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.